لە لووتکەی چیاکان هێشتا بەفر لێی ماوە لە دەشتایەکان جوتیاران زەویەکانیان کێڵاون دەستیان کردووە بە چاندنی بەرووبوومی کشتوکاڵی ئەم جوتیارە ساڵانە جۆرەها بەرووبوومی کشتوکاڵی لە زەویە بەراوەکان دەسێنێت بەڵام بەهۆی نەبوونی جۆگەی ئاودێری و خراپی جۆگاکان زەویەکی زۆری بە بەیاری ماوەتەوە. ئەو ساڵە پەتاتەم کردیوە و بە تەمایمە شفتی بکەم و خیاری بکەم و قونکە گەورەکە قونکەکان بکەم و لۆبک و ماش و تشتانە بکەمێ بەس داوامان لە حکومەتە جۆگەمە بۆ میتوانکە جۆگە نێنتەوە جۆگە ئینای تۆ بەس داوامێ بە شۆڤەر لۆمە بتوانکە بە شۆڤەر تا ئەوەکە بە هەمووی شێدێکە سنووری دەڤەرەکەمان فراوانە و زۆربەی زەوی کشتوکاڵیە ئەگەر جۆگای ئاودێری بۆ بچێت دڵنیام خاوەن زەویەکانیش دەتوان سوودی لێ ببینن هەم بۆ خۆیان بیکەن بە کشتوکاڵ و بڵێن سامانێکی خود سەرۆتێکی لێ بەدەست بێنن هەمیش بۆ حکوومەت کە دەتوانێت ئیسیفادەی لێ وەربگرێت. ئەم ساڵ بەهۆی زۆری بارانبارین و دروستبوونی لافاو جۆگەی ئاودێری بەشێکیان تێکچوونە بەرپرسی هۆبەی کشتوکاڵی سیدەکانیش دەڵێت ساڵانە جۆگەی ئاودێری زەویە کشتوکاڵیەکان پاک دەکرێتەوە و لە بڕی پاکردنەوە بڕێک پارە بۆ جوتیاران سەرف دەکرێت. لە بەرنامەماندا 50 گوند جۆگەی ئاودێری خاوێنکردنەوە ببرا جوتیارەکانمان کە 15 جۆگەمان کۆنکریت کراوە ئەوەی تریش خۆڵن و لە هەمان کاتیشدا خەڵکی گوندەکە ئیشی خاوێنکردنەوە کرێکاریەکە و کرێی ڕۆژانەشیان بۆ سەرفەکرێ. تەنها لە برادۆز 29,440 دۆنم زەوی هەن کە بۆ چاندنی بەرووبوومی کشتوکاڵی بەکاردێت. دانیشتوانی 50 گوندی ئەم سنوورە بەکاری کشتوکاڵکردن خەریکن چەندین زەوی کشتوکاڵی بەبێ جۆگا ماونەتەوە کە ساڵانە ئەم زەویانە دەتوانێت سوودی لێ وەربگیرێت. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.